ئەو ڕۆژەش هاتینە سەر جادە بەڕاستی دژی ناڕەزایی بەرامبەر بە ئەم حکوومەتە ئاگای لە موچەی طبعاً نە فەرمانبەران نە شەهیدان هیچ بێباکانە وەکو پێشمەرگەی قانونشینیش نییە ئاگای لە هیچ شتێک نێ بەڵام بەس بەرەوبوومی بنەماڵە و کەسوکار و هەر ئەم لاشی کردو بەڕاستی زەنگی سەوژی عینەن بنەماڵی خوانی لێ کردووە بێباکانە خەمی هیچ شتێکی نییە بەس خەریکی بنەماڵی خوانن وەکو پێشمەگەی دێنێژ ئێمە بەڕاستیەوە چەند مانگە موچەمان وەرنەکردووە ئەم ڕۆژەی کە ئێمەی دروست کردو بەڕاستی کە سوکاری شەهیدون و ماندووبوونی ئێمە دروستمان کردووە ئەم ڕۆژەیان کە دروست کردووە کەچیوان زۆر بێباکانە باکیان نییە و هەر خەریکی خۆیانن بەڕاستی مانگێکمان ناونەتێ بەرامبەر بەوەی کە چاکسازی و ئەو شتەی کە خۆمانەوە پێشمەگەی دابرا و دانەبرا مامەجاکردنەوە ئەوە بوو لەگەڵ نوێنەرەکانمانە کاگ ناویی ئەفو لاور کاک لاور بەڵێنی یا ئیمزایشی کرد بە ئیمزای خۆی کە پێشمەرگەی دانەبران و دانەبراو یەکەم یەکشتمان ئەوەیە کە پێشمەگەی دابرا و دانەبراو نەمێنێ بەڵێنی یا بە ئێمە فێنن کە ببێت چارەسەری ئەو شتەکە نەکۆشکەی و هەموو مانگێکیش موچەی خۆمان بدەینێ ئێمەش مانگێکمان نانێ ئەگەر نەبێ بەڕاستی ئێمەش وەکو پێشمەگەی دێرین هەمومان چەکگارین بەڕاستی نەبێ بە قسە و بە عەمەلیش ئەیکەین مانگە تاوا نەبوو بەڕاستی بە تفەنگینە سەر جادەوە چینە سەر هەموو ماڵە بەرپرسەکان و داوای مافی خۆمانەکەی ئێمەش بەرامبەر بەڕاستی ئەو شتە بۆ نمونە چاوە تا تورکیای فازیست بۆ خۆی دۆغانەوە تا هاتووە لە سنووری منتیقەی دووەک و زاخۆ بەدەیان کیلۆمەتر بەدەبابوو بە مەشات هاتوونەتە ناوە ئێمەش بۆیە پێڵین پێشمەگە فەرقنی پێشمەکەی هەر چوار پارچەی کوردستانی بەڕاستی تا سەری ئێسقان ئێمە دژی ناڕەزایی ئەو فاشستین ئێساش من یەکێک وەکو پێشمەگەی دێریش باجددی بە تفەنگ ئامادەم لەگەڵ براپەکەکانە من هاوپەیمانم لەگەڵیانە شەڕ بکەم دژی ئەو داگیرکەرە ناڕەزایەتیمان من جارش شخصی خۆم وەکو پێشمەرگەی دێری نەهاتوومە سەرجادە بۆ هەموو چین و توێژەکان من ئامادە بووم لەبەرەوەی ئێمە زۆر ناڕازین بە ڕادەیەک کە لە ڕابردووی خۆمان پەشیمانین پێشمەرگایەتیمان کردو کوردایەتیمان کردو دڵسۆزیمان کردووە بۆ ئەم میلەتە کە میلەت سەرخەین بۆ دیموکراسی بۆ ژیانێکی باش بۆ میلەتەکەمان بەڵام ئێستا دەستیان خستۆتە بینە قاقای میلەتەکەمان لە هەموو چین و توێژەکان لە مۆزەف لە مامۆستا لە مرور لە پێشمەرگەی دێرین لە زیندانی سیاسی بەڕاستی غەدرێکی زۆر گەورەمان لێکراوە لە هەموو لایەنێکەوە ڕۆژگارێک بۆ هەموو جوانی خۆمان و گەنجەتی خۆمان و خۆشی ژیان و هەموو شتێکمان خستۆتە ئەولاوە تەنانەت دایک و خوشک و برا وشی کە ژن و ماڵیە بۆ ژن و ماڵیشی یان پێشمەرگە هەبووە ساحب عایلە و ژن و ماڵ بووە ژن و ماڵ و مناڵەکەی لە شارە ژیاوە بە ڕەزالەت و خۆی بە شاخەوە بۆ پێشمەرگایەتی کردو و گیانی خۆی فیدا کردەوە لە پێناوی ئەم میلەتەیە بۆ ئەوەی کە مستەقبەلەن ئازاد بین و بەرهەمێکی باشتر بەڵام ئێستا وای لێ هاتووە ئازادیەکە تامینەمەوە بە بۆنەوەی کە ژیانیان قوتی ژیانیان گرتوین بە هەموو شێوەیەک لەبەر دزینی سەرۆت و سامانی ئەم وڵاتە و خیانەتکردن لە کوردانی هەر چوار پارچەکە بەڕاستی خیانەتێکی زۆر گەورە ئەکرێت بەو شێوەی کە بۆ نمونە مەسەلەن تورکیای فاشی ئەردۆغانی کورد کوش بدایەت داوت کرا فەرمووی لێکرا هاتە خاکەکەمانەوە ئێستا نەک ناڕوا جێژ زیاترێنێ و هەموو سنوورەکانی داگیر کردووە هەموو لادەکانی بەشۆڵکردنەوە و ڕۆڵەی کوردە کوژێ و علاقینەوە شەرواڵی لە پیا بێ پەکەکە بێ دیموکرات بێ مەدەنی بێ جوتیار بێ شوان بێ یعنی لە ماوەی لە شارباژە شوانێکی شەهید کردووە یعنی تۆ سوورە زانی ئەوە سوور ئەزانەیە ئەوە شوانێکە و کوردەوە ئەیکوژێت یعنی ئێستا ئەمڕۆ لە لادەکانی خۆمانە بە ئازادی ناتوانانی تاپڕێ بکەیتە شانت و شوانی بکە یا گاوانی بکە یا بە شاخەوە گەڕانێک بکەیت لەبەرەوەی بمەعەدەل تۆ ئاسمانێ بەزێنراوە ئەرزێ بەزێنراوە جاسوس و استخباراتی مخابراتی وڵاتان هەمووی بە تەراتێنەکە لە وڵاتەکەتا بە ئارەزی خۆ ناتوانانی هیچ لەو بوارەوە ئازادی نەماوە گە تۆزێ ئازادی ما بێت لە سنووری شاری سلێمانی و بتوانین دەنگ هەڵبڕین و قسە بکەین طبعاً بە بەرنامەیە بۆ ئەوی دائیمەن مەشغوڵەکە دائیمەن دژمنی وهەمی بۆ دروستکە دائیمەن وا تێبگەێنێ کە تۆ میلەتاگەر ئێمە نەبین یەکێتی پارتی نەبێ شەریکەکانی نەبێ
ئەمانە بەڕاستی گورگە ئەما خوات ینی بە شێوەیەک سیاستێک بەرپا ئەکەن ڕۆژێ بە کۆرۆنا ڕۆژێ بە داعش ڕۆژێ بە حەشدی شعبی ڕۆژێ بە تورکیا ڕۆژێ بە ئێران دائیمەن ئەو ترسێن یعنی وەکو گیسکەکەی هاسی خاسیان لێ کردوین تێگەی ئەوات ئەترسێنن وا دەتۆقێنن کە بە هیچ شێوەیەک تۆ دەن هەڵنەبڕیت با داوای مافی خۆت نەکەیت ئەبینیت کە خەڵک ناڕازیە لێرە لەوێ لە هەولێر لە هەموو شوێنەکان ناڕازیە بەڵام ناتوانێت بێتە سەر جادە لە ترسی ئەو وەزعی کە دروستیان کرد ئێمە کە کاتی خۆی خەباتمان کرد و شۆشمان کردووە زۆر خۆشحاڵە بووین ئەگەر حیزبەکەمان حکوومەتەکەمان ئەمەنە دەستپاک و ئەخلاق پاک و دامێن پاک بۆیە وەکو ئەو ئسلوبەی کە ئێستا برادرانی پەکەکە لە قەندیل و لە چیاکان و لە ئەشکەوتەکان گرتویانەتە بەر حکومڕانێکی سەرڕای تۆپباران و قەسف و شەیدکردنیان و هجوومکردن بۆ سەریان و خیانەتکردن لێیان ئێشتا نیزام و حکوومەتێکیان پێکهێناوە لەوێت کەس دەست نابە بۆ حیوانە چێویەک بۆ ئاسکێک بۆ کەروێشکێک یعنی ئەمەنە دەستپاک و ئەخلاق پاک و ژینگە پارێز وڵات پەرستن بەم ئسلوبە تربێت دراون باشە لەوێ من شتێکە بۆ بژێڕمەوە برادێک لەوێ هەنگەوانە هەنگی داناوە مەجموعەیە برادری تر لیان پرسی بوو ئەرێ کاکە تۆ هەنگەکانی لای چێ بەجێشتووە کاکە منتیقەی پەکەکەیە هەنگی لای چێ بەجێوێڵم کەس دەسی بە نابات یعنی خۆزگە بە خۆزگایەتی خوا ئێمە ئەم شار و وڵات و کوردستانە ڕەنجینە جوانەمان لەسەر دەستی مەجموعەیەک وایە وەکو برادرانی پەکەکە دەستپاک و داوێن پاک و ئەخلاق پاک بوون